بەیانیت باش و بەیانی بینەرانی ڕاستەوخۆی فەیسبووکی دەنگی ئەمریکاش باش بە کاتی ئێمە جا لە هەر شکێش بن ئەو کاتەیان باش ئەڵبەتە میوانی بەرنامەکەم دکتۆر ڕێبوار فەتاح وەکو جەناب داماژە و پێکرد زیاتر دەمەوێت لە تەوەری کاردانەوەی ئەوروپا بەرامبەر بە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بێنەوەش کاردانەوەی هەڵبژاردنەکانی ئەمریکا و ئەگەر و نەگەری دەرچوونی هەر کاندیدێک لەسەر سیاسەتی دەرەوەیی ئەمریکا باسکەین. هەڵبەتە ئەوروپا و کاردنەوەی ئەوروپا و بوچووری ئەوروپا لەسەر هەڵبژاردنەکانی مەسەل ئەمریکا بەگشتی بەڕای گرنگی تایبەت هەیە چونکە زۆر جاران و زۆر وڵاتی ئەوروپی هەڵوێستەکانیان بەرامبەر بێکێشەکانی جیهان لەگەڵ ئەمریکیەکانن. بەهەرحاڵ دەست خۆش و گود لەک دایبنەوە خدا حافظ. زۆر سپاس دەکەم لەخێر دەخێری شەمۆ ئاماژەی پێکرد زۆر جار ئەوروپاییەکان بە تایبەتی ئەوروپای ڕۆژاوا تەبان لەگەڵ سیاسەتەکانی ئەمریکادا بەرامبەر بە دۆسیەکانی جیهان، بەڵام ئەو تەباییە نەگەیشتە ئەو ئاستەی کە بڵین لە 100% لەگەڵ هەموو سیاسەتە دەرەوەیەکانی ئەمریکادان. بۆ نمونە لە دۆسیەی ئێراندا ئەمریکا نەیتوانی تەنانەت هاوپەیمانە ڕۆژاواییەکانی خۆشی لە ئەوروپادا بێنێتە سەر خەرەوە بتوانن پێکەوە بەرنامەیەک یا هەڵوێستێکی هاوبەشیان هەبێ بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران. پێدەچێت هەندێک جیاوازیش لە سەر دۆسیەی تورکیاش هەبێ بە تایبەتی لەم کێشانەی کە لەگەڵ یۆنانەوە هەروەها لەگەڵ قوبڕوسدا هەیەی پێدەچێت بڕێک جیاوازیش هەبێ لەسەر شەڕەکانی هەرێمی ناگۆرنۆ کارەباغدا. بەڵام با سەرەتا بچینە لای میوانی بەرنامەکەمان دکتۆر ڕێبوار فەتاح شارەزای سیاسی لە لەندەنەوە لەگەڵمانایە. دکتۆر ڕێبوار زۆر سپاس دەکەم بۆ ئامادەبوونت. نازانم گوێ لێمە یان نا بەڵێ بەزەگە بکرێتەوە دەنگت یەک تۆز بەرزکەیتەوە چکە من بە باشی گوێم لێ نەبوو داوای لەبردنەکەم. ئەوروپاییەکان هەتا ئێستا چ جۆرە ڕوانینێکیان هەیە، چ جۆرە کاردانەوەیەکیان هەیە لەسەر هەڵبژاردنی ئەمریکادا کە بە خۆت دەزانی هەڵبژاردنێکی ئێجگار گرنگە و ئاستی ڕکابەریەکە لە ترۆکدایە. دەنگدان بەردەوامە، ینی لە دەنگدانی پێشوەخت وەسبەینێش هەڵبژاردن دەبێ. ئەوروپاییەکان دەزانن کامیان لە بەرژەوەندی ئەوانە تا لە هەڵبژاردنا سەرکەوتوو بێ، ترامپ یا بایدن. ینی بڕوانە کە من ئەوەتی ینی فام کردوەوە چاودێری هەڵبژاردنەکانی ئەمریکا کەم بەقەی ئەم هەڵبژاردنە ئەوروپیەکان چاوان لە ئەمریکا بێت. ینی هەندێک لە شارەزاکان هەڵیان ئەمە تەنها هەڵبژاردننی ئەمریکی نییە، بەڵکو هەڵبژاردننی سەرۆکێکی بەهێزی جیهانە، هەروەها ڕێفراندەمە لەسەر سەرۆک ترامپ خۆی، سەرباری ئەوەش ڕێفراندەمە لەسەر پەیوەندی نێوان ئەوروپا و ئەمریکا. ینی زۆریان ئەڵێن ئەگەر ترامپ بیباتەوە بەڕاستی ئەبێ ئەوروپا جۆرێکی تر بیر بکاتەوە لەوانەی کە پێی ئەوترێ بەهای ڕۆژ ئاوا یا وێستێن ڤالیوز. وەکوچی دکتۆریانی ئەم ڕواگەیە چۆن دروست دەبێت کاتێک کە ئەوروپاییەکان دەڵێ وەکو جەنابە داماژە و پێکرد پێویستە جۆرێکی تر بیر بکاتەوە، جۆرێکی کە بیرکردنەوە بە مانای جیابوونەوەی لە ئەمریکایانە. ینی دیارە کۆمەڵێ شتێک یەکێ لەوانە ئەوەیە ینی سێ ڕێکوتنی جیهانی هەیە کە سەرۆک ترامپ لێ هاتوۆتە دەرەوە. یەکێکیان دیارە ڕێکەوتنی پاریسە لەسەر ژینگە کە 195 وڵات ئیمزای کردووە. گرنگی ئەو ڕێکەوتنە لە چیا بوو؟ لەوایە کە چینیش و رووسیاش واژویان کردووە، بەڵام سەرۆک ترامپ لە 2007 لێ هاتە دەرەوە. دیارە ئەمە بەلای ئەوروپانیەکانەوە کێشەیەکی زۆر گەورەیە. ینی ڕێکەوتنەکە هەرماوە، بەڵام دیارە بەبێ ئەمریکا کە دەسەڵاتێکە ناتوانانی ئەندەرماینی بکەیت بەڕاستی ئەو قوتەی جارانی نییە.
ئۆڕێدی تۆ حاڵی حازە ئیشارەتێ بە ئێران نا یعنی ڕێکەوتنی ئێران هەروەها زۆر گرنگ بوو لەسەرەوەی کە ئێران چەکی ناوچی بەکار ینی پێشکەوتنی بڵێن تەکنۆلۆژی ناوچی بۆ چەکی ناوچی بەکار نەهێنێت کە لەم ڕێکەوتنە ئێرانیشی تیا بوو رووسیاشی تیا بوو چینیشی تیا بوو زۆر زۆر گرنگ بوو بەڵام سەرۆک ترامپ لێ هاتە دەرەوە ئەوەی کە زۆر لە لای بڵێن لە دڵی ئەوروپیەکانەوە نزیکە نەیتوێ یعنی ئەوەی کە لەسەر برێکفاستەکە دیمان ڕوویە بەڕاستی دڵی ئەوروپیەکانی شکان هەروەها بە تایبەتیش دڵی ئەڵمانیای شکان لە دوای ئەوە فەڕەنسا داوای ئەوەی کرد کە هێزێکی یان لەشکرێکی ئەوروپی دابمەزرێت ئەڵمانیا ژێکە و ڕاست پژگیری لێ کرد ئەمە یەکێکە لەو سێ کێشەیە کە کێشەی ڕێکەوتن هەتا ینی سەفیری ئەڵمانیا بۆ لە ئەمەریکا وتی چیدی نازانین بەهای ڕۆژئاوا چییە ینی ئەوە زۆر گرنگە یعنی ئێستا ئەڵێن ئەگەر سەرۆک ترامپ هەڵبژێرێتەوە ئەبێ ئەوروپا ڕێی خۆی وەرگریە بۆ داپۆچیکردن لە خۆی دیارە معنای ئەوە نییە ئەمان بە دڵ و بەجان لەگەڵیان بەڵام وا هەستەکەن چاریان نییە چکە پێ دەچێ وەکو ئەمان دەڵێن سەرۆک ترامپ حەزی لە ڕێکەوتنێکی کۆمەک نەبێ بەڵکو حەزی لەوە بێ زۆرتر ئەمەریکا لەگەڵ وڵاتێکە ڕێک بکەوێت ئەمە ئەوەشمان لەبیر نەچێتەوە ینی سەرۆک ترامپ لە 2016دا لە هەڵمەتەکانی هەڵبژاردنی 2016دا و لەم هەڵمەتانەشدا ینی دروشمان هەرێک گەورەکەی ئەوەیە کە دەڵێ ئەمریکا فەرست ئەمریکا بە پلەی یەکەم دێ هەروەها باز لەوە دەکا کە پێویستە ئەمریکا بەرەو مەزنیەکەی خۆی بگەڕێتەوە لە ناتۆ با دەست پێ بکەین ئەوەی کە سەرۆک ترامپ داوای کردووە ئەو گۆڕانکاریانی کە هاتنە ئاراوە تەنان لەوەدا بوو کە وڵاتانی ئەندامی ناتۆ هەر یەکە و بەپێی خۆی بەپێی بەشی خۆی لە ناتۆدا دارایی دابینکا بۆ هاوپەیمانێتی ناتۆ بۆ ئەوروپاییەکان ئەم جۆرەشتە بە هەڵە دەزانن لە کاتێکە کە چەندان ساڵ بوو ئەمریکا لە پێشەنگی هەموو وڵاتەکاندا بوو بۆ دابینکردنی دارایی بۆ ڕێکخراوێکی گەورە و گرانی وەکو ناتۆ ینی ئەمان نکولی لەوە ناکەن کە بڵین پەلامارەکەی سەرۆک ترامپ بەڕاستی وەی کە کۆ بوو خەبەری کردنەوە لەوە یعنی ئەماندان بەوە دادەنێن کە ئەبوایە پێشتر ئەوەیان کردە بەشداریان کردە ئەبێ بەشێک لە بەجەتی نەتەوە یا دەوڵەت دابنرێ بۆ نەیتۆ بۆ نمونە لەو نمونە لەوانەی کە ناوی ئەهێنن ئەڵمانیایە کە بەشدارێکی کەم دەکات و وەکو ئەژلێن زۆری دەسەکەوێت ڕەنگە زۆر جار گرفتەکە لە شێوازا بێت بۆ نمونە سەرۆک ترامپ بینی لەگەڵ بوتینە سەرۆکی رووسیا لە نزیکەوە قساکەنەوەنە یعنی ئەمان وای تێگەن کە ئەمە زۆرتر دیکتاتۆر ئەچەسپێنی وەکو لە باکووری کۆریا ڕوویە وەکو لە کۆبوونەوە لەگەڵ ئۆردوگانە ڕوویات ئەمان وا زۆری چاودێرەکان ئەڵێن سەرۆک ترامپ بڵین دیکتاتۆر ئەسەپێن یا ئەچەسپێن بەڵام ئەگەر یارمەتیم بێ بۆ نمونە لە دۆسەی پەیوەنددار بە تورکیا و بە ڕەجەپی ئەردۆغان سەرۆکی ئەو وڵاتەوە هەتا ئێستا ئەوروپاییەکان وێڕای ئەو پێشێرکاریانی کە خۆیان باسیەکەن خۆیان دەڵێن سیاسەتەکانی ئەردۆغان بریتێ لە کۆمەڵێ پێشێرکاری بەڵام هەتا ئێستاش نەگەیشتە ئەوەی کە بڕیارێکی یەکلاکەرەوە بەرامبەر بە تورکیایە بە حکوومەتەکەی ڕەجەب تەیب ئەردۆغان بدە ئیدی بۆ گلەی لایەکی تر بکات یعنی ئەوەش ڕاستە بەڵام ئێستا ینی ئاگاداری دیارە بڵێن بەرەیەکەیە بە پێشڕەوی فەڕەنسا کە دژی سیاسەتی ئۆردوگانە هەڵبەت دەبێت تۆ ڕاستە ئەوە جێگەی ئەوە ناگێتەوە کە EU یا ئەوروپیەکان بەیەکەوە هەمویان بەرەیەک پێک بێن و بڕیارێک بدەن لەسەر ینی تونڕەویەکانی یا
پێشڕەویەکانی ئەڕەزەتەی بردوغان ئەوە ڕاستە بەڵام ئەمان ینی زۆر کێشە هەیە کە ئەمان بەڕاستی بە گرفتی ئەزانن لەوانە کە زۆرتر ڕەنگە شێواز بێت ئەو میکانیزمی کە مەبەستەوەی ئەو میکانیزمی کە ئیشی پێ دەکەن ئەماژە بە خاڵێکی گرنگ کرد بە تایبەتی ئەوەی کە ئێستا ئەوروپایەکان بە پێشەنگی فەڕەنسا وەکو بڵی بەرەیەکیان دروست کردووە بەرامبەر بە سیاسەتەکانی ڕەجەپەی ئەردۆغان بەرەی دەتوانێت چی بکە متمانە چییە کە بتوانێت ئەو سزایانە بسەپێنێ ئەو سزایانی 6 مانگ لەمەوبەر قسەی لەسەر دەکرا و ئێستش دواخراوە دەگوترێت بۆ کۆبوونەوەی داهاتووی ڕێبەرانی یەکێتی ئەوروپا ینی من لێرەدا دوتوە بەڕاستی ئاوکێشەکە بە دوو جەبسەری دەبینم دوو جەبسەری بینینەکە چۆنە ینی هەر یەکە بێ بەلای خۆیدا ڕای کێشێ هەر یەکە بێ بەژەوەندیەکانی خۆی تیاجیا بکاتەوە نازانم هاوڕای لەگەڵ مایان من هاوڕام لەگەڵتە هاوڕام بۆ نمونە ینی بۆچی ئەمەگەن زەحمەتە بۆ یەکێتی ئەوروپا کۆبێتەوە و سەرکۆنەی تورکیا بکات ینی من نازانم بۆچی پێویستە بەرەیەکی جیاواز لەناو ئەوروپا دابمەزرێ بۆ نمونە کە بەریتانیای تیا نەبێت یا وڵاتی زۆر هێزی تری لە خۆ نەگرێ بەڵام هاوکاتیش ئەو بەرەی کە فەرەنسا پێشڕەوێکاتەوە کە یۆنان و قۆبرس و چەند وڵاتێکی کەیتیا کاریگەری گەورەی هەبووە لەسەر بۆ نمونە ئابووری ئەنقەرە بۆ نمونە لیرەی تورکی بەڕاستی دوای ئەو بڕیارەی کە درا فەرەنسا دای ینی لیرەی تورکی و ئابووری تورکیا زۆرتر داتە پێی هەتا ئەمە بوو بە کێشەی ناو پەرلەمانی تورکیا جۆمان لێ بوو کە سەرۆکی ئۆپۆزیسیۆن چی بود لە پەرلەمانی تورکیا ئەو کێشە ئابووری کە دروست بۆ ئەو کێشەیە بەسەر خەڵکدا شکاوەتەوە نەک بەسەر حکوومەتەکەی ئەردۆغاندا بەڵام ینی مشکلەی ینی گرفتی گەورەی ئابلوقی ئابووری جا لەسەر ئێران بێ لەسەر عێراق بێ لەسەر تووشیا بێ بەڕاستی زۆرتر خەڵکی وەکو ئێمەمانان باجەکەی دەداتنی بۆ نمونەکە عێراق لەژێر ئابلوقی UN نابوو خەڵکی ئاسایی باجەکەیەدا حکوومەتی سەدام حوسێن بە هیچ جۆرێ نەڕووقە هەتاکو بەشێبازی لە ناویان برد ڕاستە ینی ئەوە زۆر ڕاستە دیارە شێوازی دیکە هەیە بەڵێ شێوازی تر هەیە ینی دەگەینە ئەوەی کە بڵێن سزا ئابوووریەکان تەنانەت ئەگەر بشتە پێنرێنە سەر تورکیا هاوشەوەی ئەوەی کە ئێستا لە ئێران هایبینی سزاکان ئەوەندەی کاریگەری لەسەر خەڵکە بوو ئەوەندە کاریگەری لەسەر ڕژێمی کۆماری ئیسلامی نەبووە بەڵام پێشەوەی سەر بابەتی ئێران میکانیزمی تر چی هەیە بێژگە لە سزا ئابوووریەکان کە ئەوروپا بتوانێت وەکو کارتی فشار بەرامبەر بە تورکیا بەکاریگەرێ دیارە تورکیا دەوڵەتێکی زۆر گرنگە لە ئەوروپا هەر لە عالەمیشە ینی بۆچی بۆ ئەندامی نەیتۆیە بۆ ناتوان بڵێن ئێمە ئەندامێتی نەیتۆ سەسپێن دەکەین بۆ نمونە وەکو لە پەرلەمانە سەرۆکی ئۆپۆزیسیۆن وتی حیزبی جمهوریەت بە بەوەردوانی وتی تۆ بۆیکۆتی کاڵای تورکیاکەیت تیارەکانی کاڵای فەڕەنساکەیت ئەی تیارە فەڕەنسیەکانە بۆچی نافرۆشی ئەی جانتای دەستی هاوسەرەکە بۆ نافرۆشی یعنی خۆتوانێت فەڕەنسا سبەینێ بڵێمە نەیتۆ توانێت سبەینێ بڵێمە پژگیری سەربازی ناکەی یعنی ئەتوانێت چی بکە وەردوغان بەڕاستی چی پێ ناکەی بەبێ پژگیری نەیتۆ یعنی ئۆردوغان هیچ نییە زۆرتر یعنی پێ ناچێت ئەمان بیانەوێت گازێکی قایم لە تورکیا بگرن یعنی ئەیانەوێت کەم یعنی دیارە ئەیانەوێت ئۆردوغان بڕوات بەڵام نایانەوێت تورکیا بکەوێتە وەکو خۆیان پێڵێن کەیۆسەوە یاگەڕە لاوژێەوە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان لێرە لە وتارێکدا ئاماژە بەوە دەکا کە پێویستە بۆ لەم موضوع ئەگەر ئەم ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە پشتیوانی لە ئۆپۆزیسیۆنی تورکیا دەکا و باسی لە پێشەرکاریەکانی حکوومەتەکەی ڕۆژەپەی ئەردۆغانیش
کردووە. پشتیوانیکردنی ئۆپۆزیسیۆن لەلایەن ئەمریکاوە چ شتێک دەگۆڕێ؟ ینی ئایا بایدن دەتوانێت ئەو جۆرە پشتیوانیە بکە کە لە ڕێی ئەو پشتیوانیەوە حکوومەتێک لە ڕێی هەڵبژاردنەوە بگۆڕێ؟ ینی بەڕاستی ئەوە دوو لا هەیە، لایەکیانەوەی کە خۆی ڕەجێب تەیب ئوردوغان خۆی پیشانی ئێیاکە ئەم دژی ئەوروپا و ئەمەریکایە، ئەم بەهای ئەوەی خۆی پڵێ بەهای ئیسلامی بەرزڕاگرێ و بەهای ئیسلامی بڵاوەکاتەوە بە بۆچوونی من پشتگیری وڵاتێکی داوای لە بردنەکەم نامسڵمان بۆ ئۆپۆزیسیۆن ڕەنگە پۆزیشنی ڕێزیب تەیب ئوردوغان بەهێزتر بکات. دیارە ئەبێ ینی لە هەمان کاتیشا ئەگەر بۆ نمونە خەڵکی تورکیا بزانن ئوردوغان زەمینەی نەماوە لە سەکوی نێودەوڵەتیە، ڕەنگە کاریگەری لەسەر هەڵبژاردن هەبێت، بەڵام خەڵکی ئاسایی سەر شەقام ئایا ئەو سەکۆ نێودەوڵەتیە ئەبینێت؟ بەڕاستی پرسیارەکە ئالێرایە. کە دکتۆر ڕەبوار لەسەر دۆسەی ئێران ئەڵبەتە بۆ خۆ دەزانی ساڵی 2015 کە ڕێکەوتنە ناوچیەکە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێراندا مۆر کرا، ئەو کاتە جۆ بایدن کاندیدی ئێستای دیموکراتەکان جێگیری سەرۆکی ئەوسای ئەمریکا بوو. ئەمەش ینی ئەوە دەگەیەنێت کە تەواو تەبا بووە لەگەڵ ڕێکەوتنەکەدا. سەرۆک ترامپ لە پێناو ئەوەی کە کۆماری ئیسلامی ئێران ڕەفتارەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بگۆڕێ، لە ڕێکەوتنەکە کشایەوە، تاگلایەنە ئەمریکا کشایەوە و ژمارەیەکی زۆر سزای توندی سەپاندە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئەگەر بایدن ببێ بە سەرۆکی ئەمریکا، پێ وایە ئەو ڕێکەوتنە بگەڕێتەوە ناوی جارێککە، ینی ئەمریکا ببێتەوە بە بەشێک لە ڕێکەوتنەکە، یاخۆ هەر هەمان سیاست بەردەوام دەبێت. ینی بایدن خۆی لە بەڵێنەکانیان دەڵێ ئێمە ئەچینەوە ڕێکەوتنی پاریس کە لەسەر ژینگەیە، هەروەها ئەچینەوە ناو ڕێکەوتنی بڵێ ناوچی لەگەڵ ئێرانە. بەڵام بە بۆچوونی من ینی کە بۆچوونی ئەوروپیەکانیشە بەڕاستی سیاسەتی دەرەوەی ئەمەریکا بە جۆرێکی وا لە ژێر سەرک ترۆمپا گۆڕاوە، ینی زۆر زەحمەتە جارێک کە بگەڕێتەوە دواوە. ینی ئەتوانم بڵێم ئێستا حاڵی حازر ئەوەی کە پێمانەوت دەوێست یا دەسەڵاتی ڕۆژاوە تازە بۆ بە دوو بەشەوە. ینی ڕەنگە لە بەشی ئەمریکایە دوای برێکست بەریتانیاشی تیا بێت، چونکە ینی بەریتانیا چارێکی دیکەی نییە، پێویستی بە وڵاتێکی زۆر گەورەیە کە پەیوەندی ئابووری لەگەڵا بکات کە لەسەر هەموو شتێکەوەیە، ئەمجا پەیوەندی ئەوانی تریشی تر سەربازیە و ئینتەلەجنسە و هەموو شتێکتر درەگ و زۆری کەیە. ینی خۆڕەنگە لە 4 ساڵی داهاتووە ئێمە دوو بەرەی ڕۆژ ئاوا ببینین، بۆ کۆڵێم بەرەیەکیان بەریتانیا و ئەمریکایە، بەرەیەکیشیان باقی وڵاتانی ئەوروپایە. بەڵام هەرچیە بکرێت ینی گرفتی نێودەوڵەتی هەیە لەسەر ئاسایش و ئەوەی کە خۆیان پێڵێن سێکوریتی، کە بەتەنیا ناکرێت بەڕاستی، ئەبێ جۆرێک لە ڕێکەوتن هەبێ لە نێوان ئەو وڵاتانەی کە خۆیان بە پارێزەری ئەو ڤالیوانەی کە هەمووی زانی دیموکراتیەت و ئاسایشی نێودەوڵەتی ئەو جۆرانە، ینی بە جۆرێک لە ڕێکەوتن هەبێ. لەبەرەوە من کەمێک گەشتبینم بەوەی کە هەرچیە بکرێت ئەبێ ڕێکەوتنێک هەبێ لە نێوان ئەو وڵاتانی کە پێی ئەوترا ڕۆژئاوا بۆ ئەوەی بتوان ئاسایشی نێودەوڵەتی و ئەو بەهایانش کە بەهای دیموکراتی و ئەوروپین پارێزن. بەڵام ئێستا بەریتانیەکانیش بۆ نمونە لە سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێرانە زۆر تەبانی، یعنی تەنانەت نەچونە ژێرباری ئەوەی کە گەماروی چەک لەسەر کۆماری ئیسلامی ئێران درێژ بکرێتەوە. ئەوروپاییەکان بەگشتی بە هەمان شێوە، یعنی وەکو بڵێ بەرەیەکی جیاوازیان دروست کرد لە ئەمریکا.
بۆچی دکتۆر لە کاتێکا کە هەمومان دەزانین بۆ نمونە لە هەشتاکانی سەدەی ڕابردووە لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووە کۆماری ئیسلامی ئێران کۆمەڵە کردەی تێرۆریستی لە ئەوروپادا کردووە دژی بەرژەوەندەکانی ئەوروپا بووە ڕێکەوتنەکانی ئێران لەگەڵ چیندا ئەمانە هەمووی وەکو بەڵگەیەک دەهێنرێنەوە بەوەی کە ئەوروپا ببوورە ئێران هەمیشە دژی بەرژەوەندەکانی ئەوروپا بووە ئێمە پێشماوەیە گۆمان قسەکانی زەریف وەزیری دەرەوەی ئێران بوو یعنی چۆن هێرش دەکاتە سەر ئەوروپاییەکان حەسەن ڕۆحانی بە هەمان شێوە ئایەتوڵڵا عەلی خامنەئیش ئەگەر لەوان زیاتر قورستر قسەی نەکردبێ بە دڵنیایی هێورتر قسەی نەکردبووە جا پرسیارەکە لەوایە ئەوروپا بۆ ئەم جۆرە هەڵوێستە دەنوێنێ بەرامبەر بە وڵاتێک کە لە دژی بەرژەوەندیەکانی ئەوروپا دەجوڵێتەوە یعنی ڕاستە ینی ئێران ئەوەتی هەیە ئەوەتی کۆماری ئیسلامی دامەزراوە دژی هەموو بەرژەوەندیەشی ڕۆژاوا بووە نەک تەنها دژی بەرژەوەندی بووە بەڵکو دژی هەموو بەهایەشی ئەوروپی بووە ئیتر هەرچێکی ناوانی هەچێ بێ لە دیموکراتێتەوە بگرە لە سیڤیل سۆسایەتیەوە بگرە زۆری دیکە لەوەش خراپتر ینی بە بۆچوونی من هیچ وڵاتێکە بەقەدەر ئێران پێشێلی مافی مرۆڤی نەکردووە لە دەرەوەی ئێرانە مەسەلەن لە ئەوروپا لە پاریس لە بەریتانیا لە زۆر وڵاتی دیکە لە نەمسا وەکوەزانی بەڵام ینی مەعاملە لەگەڵ ئێرانە زۆر زۆر زەحمەتە ئێران وڵاتێکە زۆر گەورەیە نفوسێکی زیێجگا زۆری هەیە ینی جگە لە چەکی ئابڵوقە و چەکی هەڕەشە و ڕێکەوتن لەگەڵیا کە هەندێک چەکی کۆمەڵکوش پێش نەخات بەڕاستی من نازانم چی کە دەکرێت لەگەڵ ئێرانە زۆر زەحمەتە بزانی چیەکرد دیارە گرفتێکی گەورەش دوای لەناوبردننی ڕژێمی سەدام حوسێن کەوتە کایەوە ئەوە ژەوەیە کە بەڕاستی عێراق بۆ بە وەکو پێڵێن خەتی ژیانی ئێران ئێستا عێراق پشتگیرێکی زۆر زۆری ئێرانەکە لە هەموو ڕوویەکەوە کە ئەتوانی پێی بڵێیت ئابلۆقەکەیتە ڕادەیەکی زۆر ئێور کردوتەوە بەڵام مەعاملە لەگەڵ ئێرانە زۆر زۆر زەحمەتە ینی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ لە مەوضوعان لە 4 ساڵی داهاتوودا دەبێت چۆن بێ بەرامبەر بە تورکیا هەروە بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران ئێمە دەزانین ینی بایدن وەکو پێشتریش لە یەکێ لە پرسیارەکان ئاماژەم پێکرد هەڵوێستێکی هەیە بەرامبەر بە ڕەجەب تەیب ئەردۆغان بەڵام سەرۆک ترامپ بە پێچەوانەوە بە یەکێ لە دۆستە نزیکەکان دایدەنێ بۆ دۆسەی ئێران وەکو باسیشمان کرد شتەکە پێچەوانەیە بایدن لەوە دەچێت بگەڕێتەوە ناو ڕێکەوتنە ناوچیەکە و سەرۆک ترامپیش سوور بێ لەسەر هەڵوێستەکانی خۆی لە نێوان ئەمریکا و ئێراندا بۆ استراتیژیەتی ئەمریکا بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا کامیان زیاتر گرنگن کە پێویستی بەوە بێ ئەمریکا لە بنەڕەتەوە پێداچوونەیە بۆ سیاسەتانی خۆی دابکە بەرامبەر بە هەر کامێک لە وڵاتانە بێ ینی بۆ تورکیاش و بێران بەڕاستی یعنی ڕەنگە سێ چوارش زۆر زۆر گرنگ بیت یەکێ لەوانە ئەوەیە کە هەردووکیانە بێ ئاسایشی ناوچەکە پارێزن لەگەڵ ئاسایشی نێودەوڵەتی بۆ نمونە ئەوانەی کە پێڵێن شۆڕژ ئەنەیتە دەرەوە و یا مەسەلەن تورکیا لیبیایە و لە سووریایە و لە چی پێڵێن لە شەڕی لەگەڵ ئەرمینیا بەشدارە ینی ئەبێ ئەو سیاسەتەی کە ئەیانەوێت بچنە دەرەوە سیاسەتی دەرەوەیان بگۆڕن هەردووکیان ئێرانیش و تورکیاش هەردووکیان ئەتوانی بڵێ وەکو ئاوێنەی یەکوان هەردووکیان لە کۆمەڵێک جەنگا بەشدارن کە جەنگی ئەوان نییە کۆمەڵێک جەنگیان هەڵگرسانوە کە جەنگی ئەوان نییە ئەوە بە بۆچوونی من پێشەوەی هیچ شتێکی کە بکرێ ئەبێ ئەو قۆڵەیان ببڕێت بۆ ئەوەی کە نەتوانەوەکەن
دوای ئەوە ئەمێنێتەوە سەر هەندێک هەڕەشەکە لە ئاسایشی نەودەوڵەتی دەکەن هەردوو لایەن. بۆ نمونە ئۆردوغان چەند ڕۆژێ لەمەوە پێش پەلامارێکی زۆر خراپی نەمسایەت، پەلاماری فەڕەنسایەت، یعنی بۆ نمونە پێڵێ تۆ ئەبێ گەورە بیت، ئەبێ ئەقڵ پیا بکەیت، یعنی ئەمانە هاوکاری ناکەن لە ئاسایشی نەودەوڵەتی، ینی بەشداری ناکەن. هەروەکو دیمان دوای وتارەکانی ئۆردوغان دیمان لە فەڕەنسا کۆمەڵێک خەڵکی بێتاوان کوژرا بە قوت و خۆڕایی. بە بۆچوونی من ئەو کوشتانەی فەڕەنسا پەیوەندی ڕاستەوە خۆی هەبوو بە وتارانەی کە ئۆردوغان دوای ئەوەی کە فەڕەنسا باسی ئەو ئیسلام شتەی کرد. یعنی پێویستە هەردوولان ئێرانیش هەمان شتە، ئێرانیش ئەو وتارانی کە دەیدا بەڕاستی ئاگراوین، یعنی ئەبێ دەوڵەت بە تایبەتی دەوڵەتی وەکو ئێران و تورکیا کە بە هیچ جۆرێک ناتوانانی لە بەهان کەم بکەیتەوە، ئەبێ بە بەرپرسیەوە سەرکردەکانیان وتار بن، نەک بەبێ بەرپرسی. مثلا وڵاتێکی بچکۆلە لە جێگەیەک قساکە جیاوازە، بەڵام ئەوی ڕەجەب تەیب ئەردوغانەی لێ هەم دایمێنشنێکی ئاینی هەیە، هەم دایمێنشنێکی ناوچەکەی هەیە، هەم دایمێنشنێکی نێودەوڵەتی هەیە. چونکە خەڵکێکی زۆرەیە ئێمە حەزی پێ بگەین حەزی پێ نەکەین، بەڕاستی لەگەڵ ئەو ئایدۆلۆژیە ئیسلامیایە کە ئۆردوغان باوەڕی پێێتی بە کوردەکانیشەوە، بە هەندێک کوردیشەوە. یعنی ئەوەی کە ئۆردوغان کردی بەڕاستی کاریگەری کورد ئیسلامی سیاسیەکانی کورد بۆ پشگیری بوو لە ئۆردوغان، نەک دژی فەڕەنسا. ینی جوگە ئەمەگە بەیانی بەداخەوە گڵم ئەمەگە ئاگاداری سیاسەتی نێودەوڵەتی نین کە ئاگادابن فەڕەنسا چیکە و چی ناکە. یعنی لەبەرەوە ئەو دوولایانە لای من زۆر گرنگە، پاراستنی ئاسایشی نێودەوڵەتی کە یەکەم ئەوەیە کە خۆیان ببڕێت، دەست نەخەنە عێراقەوە، دەست نەخەنە لوبنانەوە، دەست نەخەنە عەدەنەوە، دەست نەخەنە نازانم کوێوە یا بۆ بەڵام بۆ وڵاتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و ڕایسەپاندنی ئەو هەموو سزایانە هەتا ئێستش دەستێوەردانی هەیە لە عێراقدا، لە لوبنانا، لە سووریا، لە یەمەنە، لە بەحرەینە، لە زۆر وڵاتی تری ناوچەکەشدا. بۆ تورکیاش بە هەمان شێوە لەگەڵەوەدا کە لەسەر شانۆی نێونەتەوەیی، یعنی تورکیا لە ئێستادا لە ڕەوشێکی خراپدایە، بەڵام ئەوە تا دەبینی لەگەڵ قوبرسدا چۆن سەر و سەودا دەکا، لەگەڵ یۆناندا چی دەکا، لە هەرێمی ناگۆرنۆ کەرەباخ بۆ نمونە لەوێ چی دەکایە چی ناکە. یعنی ئەمانە هەموو ئەو کێشانەن کە پەیوەندیان بە سەقامگیری ئاشتی و ئاسایشیەوە هەیە لەو ناوچانەی جیهاندا. چ جۆرە سیاسەتێکی دەرەوەیی نەگەر بۆ تورکیا و ئێران، بۆ هەر وڵاتێکی تری هاوشێوەی ئەوانیش دەتوانێت سنوورداریان بکە، دەتوانێت وەکو ئەوی کە جەنابێت بە پەلوپۆکردن ناودێری دەکەیت، چۆن دەتوانێت ینی ڕێگر لەدەمانە. ئەم دوو وڵات و هەموو وڵاتانی دنیا بەتەنیا نین، بەشێکن لە کۆمەڵێک، هیچ ئەو بەشێکن لەم زمینەی کە ئێمە لەسەرێژین، بەڵام هاوکات بەشێکن لە کۆمەڵێک دەستگا و ڕێکخراوی نێودەوڵەتی، لەوانەوە لە ئەنجومەنی ئاسایش بیگرا، لە UN بیگرا، لە نەیتۆ بیگرا، لە زۆر دەستگای تر. ڕەنگە دەستپێکردن لەم دەستگانەوە سەرەتایەکی زۆر باش بێت. خۆگە ئەمانە ڕێشی نەکرد دەکرێت ڕێکەوەرگیرێ. بۆ نمونە بەڕاستی ئەگەر سوپای پاسداران لە لوبنان دەبیرێت، یعنی بۆچی کۆمەڵگەی نێودەوڵەتی ناتوانێت شتێ بکات دەربارەی بە خەناهەتی من نەتوانێت بیکا، بەڵام پێویستیان بەوەیە ئێمە ئێستا کاک بەڵێن ئەمە زۆر گرنگە، ئێمە ئێستا لە دنیایکی دیکەدا دەژین، ئەو دنیای نییە هەر وڵاتێک بە ئارەزوی خۆی. ئێستا ئەمەی من و تۆیڵین کاریگەری گەورەی هەیە لەسەر خەڵکێکی زۆر، ئەبێ بە تایبەتی کە کەسێک لە پۆزیشنی بەرپرسیاریە بێ، ئەبێ پرسیاریەوە قسە بکات، نابێت لە خۆیەوە قسێ بکا کە سبێنێ لە وڵاتێکی کۆمەڵێک خەڵکی هەژار و فەقیر لەسەر و جادەی ئەمە بۆ هەر کۆمەڵگەی نێودەوڵەتیە، بۆ ئەمەریکاش و بۆ سیاسەتی دەرەوەی ئەمەریکاش هەر یەکێ لەو دوانە بە سەرکۆماری ئەمەریکا بەڕاستی
جۆرێکی دیکە بێت لە سیاسەتی نێودەوڵەتی بکەنەوە چونکە هەومان نزانین ئەو سیاسەتە نێودەوڵەتی کە تا ئێستا پیاداکرێ نەیتوانیوە ئاسایشی نێودەوڵەتی پارێزیە بۆیە ئێستا تاڵەبانمان هەیە داعیشمان هەیە وڵاتانمان هەیە هەر بەعرەزی خۆیان خەڵکە کوژن و خەڵکە نێنە دەرەوە وڵات داگیرەکەن گەورن دوکتۆر ڕێبوار دەرێنەری بەرنامە ئاگاداری کردمەوە کە کاتمان تەواو بوو زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لەم ڕاستەوخۆیایی فەیسبووکی بەشی کوردی دەنگی ئەمریکادا سپاس و پێزانینم دکتۆر زۆر سپاس دەکەم هیوادارم دایما دەم بە پێکەنین بیت زۆر سپاست دەکەم دکتۆر ڕێبوارتەدا شارەزای سیاسی لە لەندەنەوە لەگەڵ ڕاستەوخۆی بەشی کوردی دەنگی ئەمریکادا بوو ئازیزانم تا هەڵبژاردن و پاش هەڵبژاردنیش ڕۆژانە بە ڕاستەوخۆ لەگەڵتاندا دەبین لەگەڵمانە بمێننەوە سپاس بۆ فەرهاد فەلاحی دەرێنەری ئەم بەرنامە ڕاستەوخۆیە هەروە سوپاسی بێپایانم بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵماندا بوون زۆر سپاس.